ئەم کاتتان باش بڕیارە 69هەمین پێشبڕکێی شادجوانی جیهان لە بەریتانیا بە دیاریکراوی لە لەندەن بەڕێوە بچێت کە تێیدا شادجوانەکانی 120 وڵات بەشدار دەبن. تێیدا یەکێک لەو ناوە دیارانەی کە ساڵانە لەو پێشبڕکێدا بەشداری دەکات شادجوانی رووسایە. ئەم ساڵ کە ئالینا سانکۆ شادجوانی ساڵی 2019 رووسیا بەشدار دەبێت، هەندێک پرسیاری لێ دەکەین لەسەر ژیانی و هەم لەسەر بەشداریکردنی لەو پێشبڕکێدا. بەچیوە خەریکی لە ژیاندا؟ من تەمەنم 20 ساڵە لە شارێکی بچووک لە باکووری رووسیا بە ناوی شاری ئازۆف لەدایک بووم. لە تەمەنی 18 ساڵیدا هاتوومەتە مۆسکۆ. لا فەکەڵتی ئەندازیاری وەرگیراوم. لە منداڵیەوە حەزم لە وێنەکێشان و هۆنراوەیە. ژیانم لەگەڵ ئەوانەدا درێژە پێدا. ئێستاش بەردەوامم لە وێنەکێشان. لە ساڵی 2019 توانیم ببمە شادجوانی رووسیا. چۆن ئەو بیرۆکێت بۆ هات؟ مەبەستم چۆن بیرۆکەی بەشداریکردنت لە پێشبڕکێی شادجوانی رووسیا بۆ هات؟ خۆ پێشبینی دەکرد کە ببیتە شادجوان؟ لە ڕاستیدا من هەرگیز کاری مۆدلیم نەکردووە، بەڵام کاتێک زانیم ڕاستەوخۆ داواکاری بۆ بەشداریکردن لە پێشبڕکێی شادجوان پێشکەش دەکرێت، منیش گوتم بۆنە با تاقی بکەمەوە. دەزانی دوای ئەوەی کە بەشداریم کرد و قۆناغەکانم تێپەڕاند، پێشبڕکێی شادجوانی رووسیا بۆتە شتێکی زۆر نزیک لێم. ئیدی ویستم کە سەر بکەوم و پێشم وابوو کە دەتوانم سەرکەوتن بەدەست بهێنم، چونکە بە هەموو هێزی خۆم هەوڵم دەدا بەگشتی هەموو شتەکانم بەدڵ بوو. تۆ چۆن خۆت ئامادەکردووە بۆ پێشبڕکێی شادجوانی جیهان؟ بۆ ئامادەکاری پێشبڕکێی شادجوانی جیهان زۆر پڕئیش بووم و ماوەیەکی زۆر خۆم ئامادە کرد بۆ هەموو قۆناغەکان. ئەوە چەند مانگێکی خایاند. بە نزیکەی هەموو ڕۆژێک من ئامادەکاریم دەکرد بۆ ئەو بابەتانەی کە لەوێ وەکو ئەرکێک لەسەر من دەبن. هەروەها ڕاهێنانی زۆرم کردووە لەسەر سەماکردن. بەمەبەستی ئامادەکاری بۆ بەشداریکردن لە پێشبڕکێی شادجوانی جیهان چیت کردووە تا ئێستا؟ بەڵێ تێگەیشتم. بە دڵنیاییەوە وەرزشم ئەنجامداوە بە دیاریکراوی من زۆر ڕاهێنانم لەسەر سەماکردن کردووە، چونکە من دەبێت لەوێ سەما بکەم. هەروەها دەبێت سەمای کللتوری رووسیا لەوێ نیشان بدەم. بۆی پێویستم بۆەوە بوو ئامادەکاری بکەم و فێر ببم. هەروەها زمانی ئینگلیزیم خوێندووە و ڕاهێنانم لەسەر نمایشی جلوبەر کردووە بۆ ئەوەی زۆر بە جوانی لەوێ نمایش بکەم. هەروەها پرۆژەی خێرخوازیم ئەنجامداوە و کردومەتە ڤیدیۆ و چوومەتە نەخۆشخانە، هاوکاریم پێشکەشی منداڵان کردووە و کۆرسم پێشکەش کردوون. تا چەند بڕوات بەخۆیە لەو پێشبڕکێدا؟ ئێستا هەموو خەیاڵم لای ئەوەیە کە دەبێت بەو پەڕی شایستەیی لەوێ نوێنەرایەتی رووسیا بکەم. دەمەوێت بە زووترین کات سەفەر بکەم بۆ لەندەن و لەوێ دەست پێ بکەم. پێشبینی چییە؟ نازانم، ئەوە کات پیشانی دەدات، بەڵام دەتوانم بڵێم هەموو هەوڵێک دەدەم. پێم خۆشە پێم بڵێ کە نازناوی شادجوانی رووسیا چی دەکەێنێت لای تۆ؟ بە دڵنیاییەوە ئەوە بەرپرسیارەتیەکی گەورەیە و بۆ من خۆشبەختی و دڵخۆشیەکی بێسنوورە. هەڵبەتە دەزانم بە دڵنیاییەوە کە جیاوازی زۆر هەیە لە نێوان ئێستا و ڕابردوودا، بەڵام پێم خۆشە تۆ باسی بکەیت کە چ جیاوازیەک ڕەنگە پێشتر لە شارێکی دیکە ژابی ئێستا لە مۆسکۆ دەژی پێشتر کارێکی دیکە کردبێ ئێستا کارێکی دیکە دەکەی. مەبەستم زیاتر ئەوەیە. کاتێک هاتم بۆ مۆسکۆ تەمەنم 18 ساڵ بوو، واتە کاتێک کە پێشبڕکێی شادجوانی رووسیا بەڕێوە چوو من لە مۆسکۆ بووم. بە دڵنیاییەوە ساڵانی پێش ئەوە و دوای ئەوە جیاوازیان هەیە. ژیانم ئێستا زۆر درەوشاوەتر و دڵخۆشترە، بەڵام بەرپرسیارەتی زیاترم لەسەر شانە و ئەرکی زیاترم کەوتۆتە سەر کە دەبێت جێبەجێیان بکەم. باشە، تۆ چی بەهرەیەکت هەیە؟ ئەوەندەی من بزانم وێنەکێشیت. بەڵێ لە منداڵیەوە وێنە دەکێشم، کۆرسی وێنەکێشانم تەواو کردووە. هەروەها زۆر حەزم لە هۆنراوەیە، شێعر دەنووسم و دەخوێنمەوە. ئێستا دەستم کردووە بە فێربوونی سەماکردن، چونکە لە پێشبڕکێی شادجوانی جیهاندا دەبێت سەمای سەردەم بکەم. هەروەها دەبێت سەمای دێرینی رووسیاش بکەم. بەگشتی من حەز دەکەم بەردەوام شتی نوێ فێر ببم. من هونەرم خۆش دەوێ. ئەوەندەی من بزانم تۆ زۆر ڕەنگی شینت خۆش دەوێت. ئەو ڕەنگە چی دەگەنێ لای تۆ؟ من چاکەتەکەم بە سوودفە ئەمڕۆ شینە لەبەر تۆ لەبەرم نەکردووە. ڕەنگی شین لای من واتە خاوێنی و ڕاشکاوەیی.
هەروەها من چاومشینە نازانم بۆچی ڕەنگی شین من لەگەڵ ئاو تێکەڵ دەکات من زۆر ئاوم خۆش دەوێ بەڵێ ئاو ئاسمان پەیوەندی تەواویان لەگەڵ ڕەنگی شین هەیە ئەو ئەزیبەریشت پێم وایە بە تایبەتی بۆ تۆ دروستکراوە حەز دەکەم هەندێک بۆم باز بکەیت کە ئەمە چێ دیزاینی کردووە و چێ درستی کردووە Дизайнер этого прекрасного платья Игорь Чекурин. بەڵێ دیزاینەری ئەو عەزیە جوانە ئیگەر چیکۆرینە کە دیزاینەرێکی بەنێوبانگ و بەهرەداری دنیای هونەری ڕۆسیای فیدراڵە ئەوەی ڕاستی بێت من و ئەو پێکەوە ئەو عەزیەمان دروست کرد هەندێک بیرۆکە هی ئەو بوو هەندێک بیرۆکەش هی من بوون دەزانی زۆر جوانە کاتێک بە دوو بیرۆکە شتێکی ئاوا سەرنجڕاکێش بەرهەم دەهێنیت واتە شتێکمان دروست کردووە کە بەڕاستی جیاواز و سەرنجڕاکێشە Что-то очень необычное, волшебное. باشە سپاس پرسیاری دوایم ئەوەیە کە دوای ئەوەی نازناوی شاجوانی رووسیات لێ وەردەگیرێتەوە پلان و بەرنامەت چییە؟ مەبەستت نازناوی شاجوانی رووسیا بوو وایە؟ دەمەوێت بخوێنم دەمەوێت گەشە بکەم دەمەوێت هاوکاری خەڵک بکەم دەمەوێت کەسێکی نمونەیی بم هاوکاریکردنی خەڵکانێک کە پێویستیان پێمە لە هەموو شتێک گرنگترە بەلامەوە ئەوە جوانی ناخی مرۆڤ دەگەێنێت کە ئەو جوانیە زۆر گرنگترە لە جوانی ڕوخسار سپاسێکی زۆر بۆ تۆ بەختێکی باش بۆ دەخوازم